جەشنت پیرۆز بێ کوردی موسڵمان. جەژن ڕۆژی خۆشی و شادیە، ڕۆژی بەیەک گەیشتنەوەی خزمان و ئازیزانە و کۆبوونەوەیانە لەسەر یەک سفرە. ئێرە ماڵی مام حاجی موسایە لە ناحیەی خەلیفان. لێرە کوڕوونەوەکانی لەسەر یەک سفرا کۆبوونەتەوە بە مەبەستی جەژنە پیرۆزە و دەربڕینی خۆشی و شادی لە جەژن. ئەو دەڵێت ئەم نەریتە لە باب و باپیرانەوە بۆیان ماوەتەوە و تاوەکو ئێستاش لە جەژن لەسەری بەردەوامن. ئافرەتانیش بە خواردنە جۆراوجۆر و بەتامەکانیان سفرەی جەژن دەڕازێننەوە. جێژنە لۆی خۆشە، جێژنە کە ئەمە هەمومان پێکەوە کۆ ئەبینەوە و پێکەوە لەسە سفرەیەکی نانەخۆین و بەخۆ بە مندارەکان و بەنەوەکان و بە هەمووە لۆی کە یەکتر لە کنیەک بین ڕۆژی جێژنە هەست بەخۆشیەکەین کە هەموو لە دەورە یەکین بە حەقەت ئەو نعمەتە چخواییە. وەڵڵای جا ئەلحەمدوللا هەر هەبوویە لە منەوە نیە ئەلحەمدوللا ئەو ماڵخواردن و ئەو چتانە و ئەوە لە باپیرە گەورەمە لۆن مایتەوە لە خوای بەجاربی پیاوەکی سەخی بووە دایم ڕەشماوی لەسەر چێنێت دوو ڕێ سێ ڕێ تێچکردنەوە لە بە شایدی ئەو خەرکەی کە ئەوان شایدی لۆدەن. ڕەشمارەکەی لەوێ هەردا پێیان گوتێ تا خەرک نانم خوای دایکە من خەرک نانم بکەن بخوا. بەڵێ ئێمە لە ڕۆژانی جەژندا لە ماڵێ هەموو خزم و کەسەکان کۆ دەبینەوە، خواردن ئامادە دەکەین. دیارە خواردنەکانش بریتین لە برنج و گۆشت و مریشک و بامیە و قەیسی بە تەئەکید هەستێکی زۆر خۆشە. هیوادارم هەر بەو شێوەیەش بین. دیارەوە نێریتەکی کوردەواریشە، ئێمە هەموو بەیانیەکی جەژنا خواردن ئامادە دەکەین. زیاتر شەر ئەو خواردنانەی لێرە ئازرەکرێت. یەکێکی تر لە نەریتە جوانەکان لە جەژن لە ناحیەی خەلیفان بریتیا لە سەردانیکردنی پیاوان و ژنان بۆ ماڵی یەکتر. دوای مانگێک لا بە ڕۆژوبوون سەردانی یەکتر دەکەن و گەردەن ئازادی دەکەنە هەوێنی جەژن. ئەمن بەبیرم دێ لە کاتی لە ئەمە لە دێیەکان بووین بەیانیان شیو لێ دەندرا کە شیو لێ دەندرا ئەو شیوە هەمووی برنج وچی ئێستانە بوو، برنج زۆر بەدەگمن هەبوو کە لێ دەندرا گۆشتی بەسەوە دەندرا ئەو مندارانە دەگەڕان مار بەمار ئەو لۆوی دەبرد ئەو لۆوی دەبرد ئەو لۆوی دەبرد دەگەڕان هەتا بە هەمووی. یعنی ئەو خۆشی و محبەتە زۆر ناوێکتر زیاتر پەرێستان هەموو شیوەکان یعنی لۆ یەکتر دەچوون. ئێمە لە ڕۆژانی جەژندا بێکەوە کۆمەڵێک ئافرەت سەردانی یەکتر ئەەکەین و بەبوونی ئەوەی کە بەبوونی جەژن پیرۆزکردن لە یەکتری و بۆ ئەوەی گەردن ئازادیکردن لە یەکتری و جەژن پڕیەتی لە جوانی و سیمای خەڵکی موسڵمانە و سەردانیکردنی هاوسێ و خزمان بە تایبەت لە جەژندا بۆتە نەریت و بە تایبەت لەم سەردەمی جەنجاڵیەدا بۆتە دەرفەتێک بۆ سەردانیکردنی یەکتر و بەجێهێنانی سیلەی ڕەحم لەلایەن هاوڵاتیانەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.